ئەو ڕەزەماندیانەی کە دراون بۆ دابەشکردنی زەوی دوای وەربینیکردن لە بەڕێوەبەراتی گشتیمان و کە ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیان پێدەرچووە زیاتر لە 40,000 موسەخۆر سودمەند دەبن بە وەرگرتنی زەوی. کار لەسەوە کراوە کە نەخشەکردی بۆ ئەو فەرمانبەرانە دابن بتوانێت زەویان بەسەر دابەش بکرێتن. ئەوەی کە سنووری بەڕێوەبەراتی گشتیمانەکە لە 22 شارەوانی پێکاتوە لە قەزاکانی چۆمان خەلیفان ڕواندز نەخشەکردیمان دروست کردو و ئامادەمان کردو هەروە لە کار لەسەرەوەش کراوە کە لە سیرەکانیش بە هەمان شێوە بەڵام ئەو زەویە ڕێژەکەی کەمە بەشی هەموو ئەو کەسانە ناکات کە ڕەزامەندی وەرگرتنی زەویان هەیە. ئێستا نزیکە ئێمە 3500 تاکو 4000 زەوی دەتوانین ئامادە بکەین لە هەنگاوی یەکەم و کاریشی لەسەر کرایە. بەڵام چاوەڕوانی ئەوەیەکەین کە هەم لەگە ئیداری سەربەخۆ هەم لەگە وەزارەتی شارەوانیش لۆی بگەینە بڕیاری کۆتایی ئەگەر پێویست بێ ئەو زەویانە دابەش بکەین بەڵام چارەسەری بۆ ئەوانی تر بە شێوەیەک دەکرێتن لۆی ئەو کاتی بڕیار لەسەر بدرێت بگوازرێنەوەیان چارەسەرشکیان بکرێت. بۆ دابەشکردن ئێستا وەکو دابەشکردن ئامادەی دەتوانین لە هەفتەی ئایندە ئەمە دەست بە دابەشکردنەکە بکەین بەڵام ئیدی چاوەڕوانی ئەوەیە کە بڕیارێک دەربچیتنەوەی دەست بە دابەشکردن بکەین و بەڵام چارەنووسی ئەوانی تر بەچوی بگاتن بۆی بتوانێت بۆ ئەوانیش هەم یانەوە تێ سنووری شارەوانەکان فراوان بکەینیش ئەو شارەوانی تێدا یان بڕیاریشی تر بدرێتن. خۆی هەر پارێزگایەک هەر ئیدارەیەک لە شی سەربەخۆ دەبێت پێویستە لە سنووری خۆی زەویەکان ئامادە بکاتن بەڵام هەر وەک دەزانن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران شوێنی هەڵکەوتەی جوگرافی ئەو زەویە دەشتایی و ڕوبەرە دەشتایی بەردەست نییە ئەوەی پێویست بی ئامادەی دەکەن ئەوەی تریش دەبێت بڕیار لێ بدرێتن لۆی چارەنووسیان دیاری بکرێت.